يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ڕۆژەوانانی مانجی پڕ ڕەحمەتی ڕەمەزان، لە مانجی پڕ بەرەکەتی ڕەمەزاندا هەست بە ئاسوودەیی دڵ و دەروونمان دەکەین. ئەگەر جەستەماندا بڕیوە لە کۆمەڵێک لەززەت و خۆشی و خواردن و خواردنەوە، بەڵام سوپاس بۆ خوای پەروەردگار لە بەرەکەتی ئەم ئیسلام و ئیمانە هەست بە حەسانەوەیەک و ئیسراحەتێکی ناو ناخ دەکەین. نزیک بوونەوە لە خوای پەروەردگار، هەستکردن بەوەی کەوا خوا لێت نزیکە و ئاگاداریت دەکا و تۆش لێی نزیکی لە هەموو شتێک بەچێشترە لە بواری ڕوحی و دەرونیەوە. ئەم عیبادەتانەی کە خوای پەروەردگار لەسەر ئێمەی فەرز کردووە هەمویان لە خوامان نزیک دەکەنەوە، بەو مەرجەی وەکو شەرع فەرموویەتی تێی بگەین. ئەوەتانە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە کە باسی نوێژمان بۆ دەکات دەفەرمێ وەسجود وەقتەریب، نوێژ بکە و لە خوای پەروەردگار نزیک بەوە. لێرەدا سوزدەکە بەشی هەرە گەورە و پیرۆزی نوێژە، نوێژی بەناوەوە هاتووە. نوێژ لە خواد نزیک دەکاتەوە. ئەو کاتەی سەری بەندایەتیت بۆ هیچ کەس ئامادە نەبووی نەویکەی، تەنها بۆ خالق نەبێ کە ئەڵڵایە، لە هەموو کات زیاتر لە خوا نزیکی. لە فەرمودەیەکە کە لە صحیحی موسلیمە هاتووە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد فأكثر الدعاء. نزیکترین کاتێک، نزیکترین وەخت کە بەندە لە ئەڵڵا نزیکە لە خالقی خۆی، ئەو وەختەیە کە سەری لە سوزدەدایە. بۆیە لە کاتی سوزدەدا زۆر دوعا بکە. دوعاکە شەر نییە بە کوردی بە قسە بێڵێیت، چی لە دڵتایە لە وەختی سوزدەیە عەرزی بارەگای ئەڵڵای بکە. ئەو وەختەی سەر لە سوزدەدا لە هەموو کات زیاتر لە خوا نزیکی، بەڵام بەو مەرجەی ئاگال لە دڵت بێ، لە بازار نەبی. لەو کاتەدا بزانی کە سوزدەت بۆ چێ بردو و خەیاڵت لای نوێژەکەت بێ. زۆر جار نوێژمان کردووە، جار هەیە بڕواتان بێ بەڕێزان لە شەو ڕۆژێکە لە هەفتەیەکە نوێژێکیان زۆر بە لەززەت و بەتامە، زۆر حەز بە ئارامی دەکەی، ئەوەیە کە ئاگال لێ بووە. حەز دەکەی لە بەردەمی چێدا وەستایی و قسە لەگەڵ چێدا دەکەی و خوای پەروەردگار دەتبینێ. زەکات و خێر و سەدەقات لە خوا نزیک دەکاتەوە. من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرا. ئەو وەختەی خێرێک دەبەخشی لە پێناوی خوادا، ئەو وەختەی حساباتێکی ماڵی خۆت دەکەی و زەکاتەکەی دەردەکەی، دڵنیا بە ئەو وەختە پارەکەت داوەتە دەستی ئەڵڵا، جا بزانە چەند لە خوا نزیکی. ئەو وەختەش کە پارەکەت بۆ دێتەوە چەند بە زیادەوە خوا پێت دەبەخشێتەوە، شوکرانەی خوا بکە، نرخی ئەو پارەیە و ئەو مادەیەش بزانە، چونکە ئەوە لە دەستی خواوە بۆت گەڕاوەتەوە جارێکیکە بە هەزاران قات. پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم کاتێک کە فاتیمەی کچی رضی الله عنها دەبینێ، خەریکی شۆرنەوەی پارەیەکە. ئەو کاتە پارەی زیو هەبووە، پارەکەی دەشۆردەوە، خاوێنی دەکردەوە، لە ناو ترشاوێکی دانابوو بۆ ئەوەی چڵک و پیسەکەی لێ بێتەوە پاک بێتەوە. فەرمووی بۆچی ئەو پارەیە وا لێ دەکەی کچم؟ وتی باوکەی گیان، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، دەمەوێت بیبەخشم، بیکەم بەخێر، نێتی خێرم لێ هێناوە. فەرمووی جا بۆ وای لێ دەکەی؟ وتی باوکە گیان، چونکە پێش ئەوەی بچێتە دەستی فەقیرەکەوە دەچێتە دەستی خواوە، شەرم دەکەم بە پیسی تەسلیمی دەستی پەروەردگاری بکەم. بەو نێتەوە وای دەبەخشم، یەقینم هەیە پێش ئەوەی فەقیرەکە وەریگرێ ئەڵڵا وەری دەگرێ، با بە خاوێنی بچێتە دەستی پەروەردگاری خاوێنەوە سبحانه وتعالى. بۆیە تۆ لەو وەختەیە زۆر لە خوا نزیکی، کە حەج دەکەی گەشتێکی سیاحیت نەکردووە، کە حەج دەکەی لە عەرەفاتە ئەوەی حاجی بێ هەستی بەوە کردووە کە چەند لە خوا نزیکە.
کە هیچ شتێک لەم دنیادا بەلایەوە گرنگ نامێنێ و ئەوەندە هەست بە نزیکی لە پەروەردگاری دەکا ئەگەر حاجیەکی ڕاستەقینە بێ و بە پارەی حەڵاڵ و دڵی خاوێنەوە چوو بێ بۆ حاج کە هاتیشەوە خەڵکی خۆش بووە چونکە لە عەرەفات تا خەڵکی ناسیوە ڕقی لەسەر خەڵکی سەر زەوی نەبێ هەست بەم ئارامیە دەکا قورئان خوێندن بەتایبەت لە مانگی ڕەمەزان و لە هەموو وەختێکە ئینسان هەست بە نزیکی لە پەروەردگاری دەکا ئەگەر دڵی ئاگای لێ بێ ڕۆژوش بە هەمان شێوە ئەم ڕۆژووی ڕەمەزانە ئەو هەستکردنەیە بە نزیکی لە خوا ئەو وەختی تۆ هیچ کەسێک و مراقبەیەکت لەسەر نییە تینوتە برسیتە بەڵام خۆت دەپارێزی هەست دەکەی خوا ڕێک بەسەر سەرتەوەی و ئاگادارە هەست بەو تاموچێژە ئیمانیە دەکەی لخلوف فم الصائم أطيب عند الله من ريح المسك کاتێکەوە خواردنت نەخواردووە لە پاشێوە دەمودانشتووە خواردنی زیادە لا بردووە خەلوف نا خلوف ئەو کاتە دەمت پاکە بەڵام چونکە قسەت نەکردووە چونکە خواردن نەخواردووە چونکە دەمت تەڕ نەکردووە لیکە ڕژێنەکانت وەکو پێویست چاوەڕێی خواردنیان نەکردەوە لیکیان نەڕژاندوتە ناو دەمتەوە تام و بۆنی دەم دەگۆڕێ بۆ ئینسان با باشە لە ڕۆژانی ڕەمەزاندا ئەم لاولای یەکتر ماچ نەکە خۆ پارێزێ بەتەنها بە تەوقەی ئیکتیفا بکە ئەو کاتێ بەندەیەکی خوا حەز ناکە بۆنی هەناسەت بکە ئەو بۆنە ناڕەحەتە لای خوا لە میسک خۆشترە خوا ئەوەندە لێن نزیک دەبێتەوە چونکە لە پێناوی ڕەزامەندی خوادا خۆت پاراستووە لەگەڵ فەرزبوونی ڕۆژوودا خوای پەروەردگار لە سوڕەتی ئەلبەقەرەدا کاتە ئاەتی 185 باسی فەرزبوونی ڕۆژوو دەکا فمن شهد منكم الشهر فليصم بەڕێزان یەکسەر خوای پەروەردگار لە ئاەتی 186 سوڕەتی ئەلبەقەرەدا لە دوای ڕۆژوەوە باسی دوعا و پاڕانەوەمان بۆ دەکا وتاری ئەم جومعەیەم زیاتر لەسەر بابەتی دوعا و پاڕانەوەیە زۆر پێویستیمان بەم بابەتە هەیە چونکە لەگەڵ ڕەمەزانە لە قورئانە بە دوای یەکە هاتوون هەر مباشر لەگەڵ یەکە هاتوون خوای پەروەردگار دەفەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون سورة البقرة آية 186 صحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چوونە خزمەتی ئەو سەروەرە و عەرزیان کرد ئەی پێغەمبەری خوا خوای گەورە لێمان دوورە کاتێک کە دوعامان کرد هاوار بکەین یا ئەڵڵا ئەوەم بۆ بکەی ئەوەم بۆ بکەی بە دەنگی بەرز یان خوای گەورە زۆر لێمان نزیکە فەنوناجیهی مناجات بکەین جا مناجات یعنی دەنگێکی هەیە من بە حاڵ گوێ لە خۆت و لە دڵی خۆتە پێغەمبەر صلی الله علیه وسلم قسەی نەکرد لە جیاتی خوا قسە ناکە خوای گەورە قورئانی نارد فەرمووی وإذا سألك عبادي عني جا سەری دووشە بۆ وشەی قورئانکەن ئێمە ئەمڕۆ لە کوردستانە مەدارسی تەحفیزاتی قورئانی ئەوانەمان زۆرە شتێکی زۆر باشە بەڵام قورئان پێش ئەوەی لەبەری کەی لەسەر هەموو وشەیەکی بوەستی ئەو مەدارس هەبێ بۆ فەهمی قورئان زۆر گرنگە هەر لەم ئاەتەدا سەیری کەی وشەکان هەر یەکە نابێ بەسەریان تێپەڕی وإذا سألك کاتێ خەڵکی پرسیار لێ دەکەن ئەی محەممەدی خۆشەوی صلی الله عليه وسلم واتە گە دەتەوێت دین فێربی نابێت لە خەڵکیکەوە فێری بی نابێت لە زمانی ئەم و ئەوە دین وەرگری ئەبێت لە محەممەدی ڕازگۆی ئەمین محەممەدی صادقی ئەمینەوە وەریگری سەئەلەکە پرسیار لە پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم دەربارەی خوا دەربارەی ئیسلام با خەڵکی خۆی نەکە بە نوێنەری ئیسلام دین ئەوەیە محەممەدی صادقی ئەمینی ڕەحمەتەن للعالەمین گەیاندی کاتێ خەڵکی پرسیار لێ دەکەن و دێن بۆلات لەبارەی منەوە عیبادی بەندەکانم عنی لەبارەی منەوە خوا دەفەرمێت جا سەیری عیباد کەن ئێمە لە قورئانە دوو مستەلەحمان هەیە عیبادمان هەیە و عەبیدمان هەیە هەردووکیان جەمعی وشەی عەبدن بەتاک ئەگەر لە قورئانە عیبادت بینی ئەوە بەندە ساڵح و خواناس و باشەکانن کە خوا لێیان ڕازیە هەروەکو لە سوڕەتی فورقانە دەفەرمێ وعیباد الرحمن الذین يمشون على الأرض هونا کاتە جەمعی عەبد عیباد بێ ئەوە خوا لەو بەندانە ڕازیە بەڵام کاتێ جەمعی عەبد عەبید بێ ئەوانە سەرپێچی خۆیان کردووە خوا بەرامبەر باوانش بە ڕەحمە وما ربك بظلام للعبید ئەوانەی سەرپێچی خواشیان کردووە بێئەمری خواشیان کردووە گوناهیشیان ئەنجام داوە خوا هێشتا ستەمیان لێ ناکە زوڵمیان لێ ناکە ئاگاداریان دەکاتەوە شتیان نیشان دەدا دەیان هێنێتەوە سەر ڕێگای ڕاست تەنانەت جەهەنەمیش ڕەحمەتە بۆ ئەوان بۆی لە گوناه پاکیان کاتەوە
بۆیە خوا دەفەرمێ ئەو کەسەی کەوا ئەهلی دوعایە یەکێ لە نیشانەکانی ساڵحبوونی تێدایە عیبادی عنی فإنی قریب خوا نافەرمێ فەقل ئینی قریب لە هەموو قورئاندا ئەم قورئانە عەزمکردن چەند وردە لە هەموو قورئانە کاتێ یەسئەلونەکە هەبێ باسی پرسیار هەبێ وشەی قل هەیە يسألونك عن الخمر والميسر يسألونك عن الأهلة يسألونك عن الشهر الحرام يسألونك عن المحيض يسألونك ماذا ينفقون حمو قرآن سيد كان يكسب شويني دا قل أي محمد بيام ليك شويني قرآن دا بابتك من هي فقل هاتوا أو إشكاتك أخوي بالودقادة فرمي يسألونك عن الجبال فقل ينصفها ربي نصفا لسورة طه آية 105 جالويدا قلنا هاتوا فقل هاتوا برسيار اللي هذا كان لقيامته أو شاخ قولانة شيئا اللي هذا أخوة فمي فقل أم قرآن يكبيتي ناظم وشيكي يكبيتي چند بمعنايا كات يشتاق روي داوا وعني كبرسيار يعني يكلا واشتك واقعها بوا أخوة فمي قل بلا بلان قيامت چونك هشتا روي نداوا برسيار بودا هاتوا فقل فائكي لسلا أو فأنا ببهوبه بەڵام لەم شوێنەی قورئاندا کاتێ بەندەکانم پرسیارن لێ دەکەن ئەی خۆشەویستم لەبارەی منەوە خوا دەفەرمێ بەندە باشەکانم نافەرمێ فەقل پێیان بڵێ یەکسەر خوا خۆی جواب دەداتەوە بە سەریعی فئینی قەریب یەکسەر بزان و دڵنیا بن من لێیان نزیکم خوا واسیتەکەی پێغەمبەریشی نەهێشت ئەوەندە خەبەرەکە تۆ بیاندەوە پێیان بڵێ ئەوەندە بابەتەکە نزیکە بەندی بەینی خوا و عەبد پێغەمبەریشی لابن لەو بەینەدا وەڵامەکە تۆش مێگەێنە هەر یەکسەر خۆم خوا دەفەرمێ پێیان دەڵێم فئینی قەریب زۆر زۆر دڵنیا بن لێتان نزیکم ئوجیب دعوة الداعی ئیذا دەعان وڵامی هەر کەسێک دەدەمەوە کە لە ناخەوە هاوار دەکا یا ئەڵڵاه هەر کەسێ هاوارم بۆ بێنێ وەڵامی دەدەمەوە بەڵام سەیری قورئان کەن عەرزم کردن هەر وشەیەک ئوجیب دعوة الداعی کەی ئیذا دەعان نەکەر هاوارکە هاواری من بکە ئیذا دەعانی هاواری من بکە زۆر کەس دەڵێ وەڵا ڕەم بێ من دەنگم ئەی پێغەمبەری خوا هاوار پێغەمبەر بۆ عەزەمەتەوە ئەی قەبری فڵان کەس هاوار یا شێخ فڵان کەس هاوار ئەوە ڕێز و حرمەتم هەیە بۆ هەموو پیاوە ساڵحان و خواناسان بەڵام نە خوا دەفەرمێ وەختێ جوابت دەدەمەوە کە بانگەکەت ڕاستەوخۆ بۆ من بێ ئیذا دەعانی ها قرآن دياري كرد نكهر هوار كرد هوار بأخوا ولله الأسماء الحسنى فادعوه بها رزق الدوادك يبلي يا رزاق شتيك اللي عاصيبه بلي يا فتاح درقام لي بكيتوا مناول يبلي يا وهاب بوحر شتيك ناويكي خوا بكار بينا غيري خوا حيث شتيك ما كبا وصيل لبيني خوتو الله دا خوا ناوي إذا دعاني بمرجك الراس توخول خوم داوابكي ولا مد دموا فليستجيبوا لي خوا دفمد توج وڵامی من بدەوە وڵامی خوا ئەزانی چێ بەڕێزم دڵت ساف بێ خواردنت حەڵاڵ بێ دوعاکەت ڕەوا بێ وڵامی خوا داوەتەوە خۆش جوابی تۆ دەداتەوە نەک دوعا بکەی بتەوێ ڕۆژانە دانیشی خوای گەورە ئیشی ئەوە بێ خەڵک بۆ تۆ لەناوبەرێ ئەوە دوعای شەڕە خوا دوعای وای ناوێ نەک هەموو ماڵ و لەشت هەمووی حرام بێ و ئەنجا بڵێ خوایە جوابیشم دەوە دەی تۆ خوا دەفەرمێت جارێ ماڵی خەڵک مەخۆ با منیش وڵامی دوعاکانت دەمەوە دڵت پڕ بێ لە قین بەرامبەر بەم هەموو عەبدەی خوا بتەوێ کەس نانی شەوی نەبێ ئەمجا بڕۆی خوایە ئەوەش بۆ من کە خوا دەفەرمێت جارە سینەی خۆت خاوێنکەوە بە قسەی من کە بەڵێم بێ منیش جوابت دەدەمەوە وەلیوئمینوا بی ئێمە لێرەدا پرسیارت دەکەیت باشە خۆ بۆ باسی ئیمانی کردەوە لە دوای ئایەتەکەدا ئێخۆ ئیمانمان هەیە ئەمجا لە خوا دەپاڕێنەوە وەلیوئمینوا بی بەڕێزان ها قورئان چەند وردە عەرزم کردن یعنی ئیلاها حەکیمە ئەی ئەو کەسەی کە دەستت بەرز کردوێتەوە بۆ لای خوا و دەڵێ یا ئەڵڵا هانا و هاوارم هێنا و دوعا دەکەی بە مەرجێک ئیمانت هەبێ کە خوای تۆ خوایەکی حەکیم و کاربەجێیە پەلەم لێ مەکە بڵێ بۆ دەست بەجێ خوا جوابن نەدامەوە بۆ ئەوە نەدامێ ئەوە ئیشی تۆ نەبێ ئەوە بە خۆم بسپێرە ئەوە بڵێ خوایە من بەس ئەوەندەم لەسەرە کە لە تۆ نزیک بوو دوعا بکەم ئیتر یؤمن بی ئیمانم بە تۆیە تۆ بۆ خۆت کاربەجێی خوایە بەخوا من وەکو مناڵێکی بچوو بووام زۆر جار داوا لە باوکو دایشی دەکا شتێکی زەرەدمەندی بۆ بکڕەکە حەزی لێیەتی بەڵام دایکەکە باوکەکە لێشی تووڕە دەبێڵە ڕۆڵە چۆن دەدەمێ داوای چەقۆیەک دەکا لەمە بیکە بە چاوی خۆیدا باوکەکە نایداتێ خوایە وەڵڵی من خۆم وا دەبینم وەکو ئەو مناڵە نەزانە تۆش بلا تەشبیه ولا تەمسیل وەکو ئەو باوکو دایکە بە ڕەحمە کە زاری وایە نام دەیتێ چونکە بم دەیتێ خۆمی پێ لەناو دەبەم خوا ئیمانم پێتە کە تۆ خوایەکی حەکیم و کاربەجێی
من هەر ئەوەندەم لەسەر لێت بپاڕێمەوە وەڵامدانەوەکەی چیم دەدەیتێ و نامدەیتێ ئەوەم بۆ تۆ بەجێهێش خوایە نەعوذ بالله هەیە گلەیی لە خوا دەکا ئەوە چەند ساڵە مامۆستا دوعا دەکەم خوا جوابی نەداومەوە ئەوە ئاەتەکەت جێبەجێ نەکرد وەلیؤمنوا بیت جێبەجێ نەکرد قورئان دەبێت دەقە بە دەق کەلیمات لەسەری بوەستی ئیمانت پێم بێ خوایەکی حەکیم و کاربەجێم بەندەکەم چی مەسلەحەتی تێدا بێ بۆی دەکەم بەڵام جاری وا تۆ هەستت پێ نەکردووە لعلهم يرشدون بۆ ئەوەی کەوا لەسەر ڕێگای ڕاست بن ئەرشەدەکم إلى الدعاء الصحيح وەڵامی خوابدەوە سینەت پاک بێ خواردنت حەڵاڵ بێ خەڵکت خۆش بوێ ئیمانت وا بێ ئەوەی کە خوای گەورە لە مەسلەحەتە پێت دەبەخشێ ئەوە نیشانەیە خوا هیدایەت بۆ ڕێگای ڕاست و دوعای ڕاست لە دوعاکردندا بەڕێزەکەم هەموو شتێک بڵێ زۆر شت داوا بکە بە شەرتێ دوعاکانت ڕەوان بن قورئانی پیرۆز لە سوڕەتی تەهادا ئێمە لە مانگی قورئان داین وتارەکەمان لە خزمەت قورئاندا باز دەکەین لە قورئانی پیرۆزدا باسی حەزەتی موسای کەلیم اللهمان بۆ دەکا سەلات و سەلامی خوا لەسەر ئەو لە هەموو پێغەمبەران و سەردار و سەروەری پێغەمبەران محەممەدی مستەفا بێ صلی الله عليه وسلم موسا دوعا دەکا و لە خوا دەپاڕێتەوە چەند داواکاریەکی زۆری هەیە لە خوا یەکەم دەفەرمێ ڕەبی اشرح لی سەدری یا ڕەبی خوا سینەم گوشادکەی خوایە دڵم بەم کارە خۆشکەی کە پێغەمبەرایەتیە پێش هەموو شتێک بەڕێزان ئەم دوعا لە هەموو شتێک گەورەترە یا ڕەبی خوایە سینەم گوشادکەی دایمە ئەو دوعایە بکە خوایە دڵم خۆشکەی خوایە دڵم گەورەکەی وەڵڵی هەر کارێک دڵت خۆت پێی خۆش نەبێت دڵنیا بە سەرکەوتوو نابی تێیدا هەر ئیشێک چەندە سووک بێت دڵت پێی خۆش نەبێ و دڵت بۆی گەورە نەبێ پێت ناکرێت ربي اشرح لي صدري يا ربي خوا دڵم ئاسوودەکەی خوا دڵ و دەروونم ئارامکەی بە دڵی ناڕەحەتەوە پەنا بەخوا هیچ کارێک ناکرێ کە دڵت لای خۆت نەبوو دڵت پڕ لە خەم و پەژارە بوو سەرکەوتوو نابی لە کارەکانتدا موسا چەند جوان لە دوعاکان تێگەیشتووە ربي اشرح لي صدري يا ربي خوا دڵم گوشادکەی ويسر لي ئەمری دوعای دووەمم ئەوەیە خوای گیانکارم بۆ ئاسانکەی قەت نەڵێ ئەم کارە بە ئازایەتی من دەکرێت خوایە خۆت کارم بۆ ئاسانکەی کە دڵت گوشاد بوو بەویستی خوا کاریش ئاسان دەبێت کارەکە بە ئازایەتی خۆت دامنێ بڵێ خوایە تۆ بۆم ئاسانکەی بۆ هەر ئیشێک چوویتە دایرەیەکەوە سارێکت لێ خوڕی مەعامەلەیەکت کرد یەکسەر ئەم دوعایە بکەی یا ڕەبی خوا سینەم فراوانکەی دڵم گەشکەی خوایە کارم بۆ ئاسانکەی ئەمە ئازایەتی من نییە خوایە تۆ کارم بۆ ئاسانکەی ربي اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني موسى گرێ لە زمانیا بوو هیچ کارێک بەخوا زەحمەت نییە مناڵێک بووە ئێستاوە تەمەنی دەوری 40 ساڵە لە 40 تێپەڕی کردووە باش قسەی بۆ ناکرێ تەتەڵەیەک لە زمانیا هەیە کە قسەیەک دەکات دوو سێ جار خەریکە بیەوە بۆی ناکوترێ نەڵێ بەخوا زەحمەتە دوای 40 ساڵی زمانم تازە چاک بێ موسا داوا لە خوا دەکا خوایە گرەی زمانم لابەی خوایە ئەو زمانگرتنەشم بۆ چارەسەرکەی یەفقەه قەولی بۆ ئەوەی خەڵک باش پێم بگا قسەکردن هەر زمان فەسیحی شەر نییە هەیە زمانی تەتەڵەژ ناکا هەر ئەڵەی بەک و دڵێت جەریدە دەخوێنێتەوە ئەوەندە جوان قسە دەکا شاعیرانە قسە دەکا کەچی قسەکانی ناسنە ناو دڵی خەڵکیەوە موسا دوعای وەی کرد خوایە وەکو زمانم ڕەوان و فەسیح دەکەی و گرێکەی لا دەبەی یا ڕەبی خوایە وا بکەی خەڵک لە زمانم تێبگا ئەوەش فەزلی خوایە خەڵک جوان لە قسەکانت تێبگا و بچێتە ناو دڵیەوە ئەمە چوار داواکاری لە خوا واجعل لي وزيرا من أهلي خوا پێویستیم بە پشتیوانێکە لە کەسوکاری خۆم پێم بەخشی دڵپاکی بەرامبەر کەسوکاریش چەند گرنگە خوایە یەکێک لە کەسوکار و بنەماڵەکەم بکەی بە وەزیر و ڕاوێژکارم شەشەم دوعاکەش وهارونە ئەخی خوایە لوتف بفەرمووی لە ناو بنەماڵەکەمە بە هاڕوونی براشم بێ وەڵی وایە حەز بە قازانجی براکەشی ناکا پەنا بەخوا تۆ چند دوعات خوا لێ قبوڵ دەکا موسا ئەوەندە دڵی پاکە یا ڕەبی خوایە بنەماڵەکەم هەمووی بەختەوەرکەی خوایە بەتایبەت هاڕوونی براشم حەز دەکەم هاڕوونیشم لەگەڵا بێ دەتۆ وا بە بزانە خوا چۆن وەکو موسا جوابەت دەداتەوە خوایە حەز دەکەم براکەشم وەکو من بێ حەز دەکەم پلە و پایە بەرز بێ پێغەمبەر بێ ئوشدد به ئەزری خوایە پشتم ئەستور بێ پێی من بە تەنیا هیچ نیم خوایە براکەشم لەگەڵ بێ پشتم پێی قایم بێ و ئەشریک و فی ئەمری لە گەیاندنی ئەم پەیامی دینی خوادا کە زۆر قورسە هاوکارم بێ وە بەڕەزان هیچ کارێک بە تەنها بە مرۆڤێک ناکرێت هەمومان پێویستیمان بەکاری دەستە جەمعی هەیە ئەم مزگەوتە بە من بە فڵان بەڕێوە ناچێت بە هەمووان بە تۆی نوێژ خوێن بە تۆی دوعاگۆ بە هەمووان بەڕێوە دەچێت
موسا دوعا دەکا خوایە بە ئەوانش بەشدا بێ ئەو خزمانەشم بەتایبەت هاڕوونی برام کەی نوسەبیحەکە کەثیرا بەڵام خوایە بۆ هاڕوونم لەگەڵ بێ بچین لە خەڵک دەین بۆ ئەوەی عەشیرەتەکەم زۆر بەستەم لە خەڵک بکەم فیز بەسەر خەڵکا لێدەم هەیە لە تەعزیە دەوەستی عەشیرەتەکەی کۆ دەکاتەوە تەکەبور بەسەر خەڵکا لێدا من ئەوەندە دەماشە لە پشتم هەیە نا موسا دڵی پاکە بەرامبەر بەخوا کەی نوسەبیحەکە کەثیرا خوایە خۆزگە خۆم و براکەم و خزم و کەس و کارم و بنەماڵم هەمووی زیکری تۆ بکەین تۆ بە پاک ڕاگرین تۆ بە جوانی نیشانی خەڵک دەین ونذكرك كثيرا ذكري توبكين ببردوامي وبهميشي وبزوري إنك كنت بنا بصيرا خواتو إما دبيني أقل حال معنا هنزيكي حود دعاي كربيكوا يكسر خواد فما قال قد أوتيت سؤلك يا موسى أبو خواتنا أسانا موسى همودا وكاري كان الجبل جاكرا بيق لحظة همود جبل جاكرا توش أودو على خوا بك ولا إخوة ما ترسى بخو أما الزورة بخوا الزحمة أما بكري الزحمة ولا الله نية پیغمبری خوا صلی الله عليه وسلم لحديثك كإمام الترمذي رواياتي لك فرموي ليسأل أحدكم ربه حاجته هرچی پێویستیت هەیە کە دوعات کرد لە خوای داوا بکە حتى يسأله الملح فەرمووی دوعا بکە بڵێ خوای چێشت دەکەی خوێی چێش یعنی ها بچووکترین شتە هەموو کەلوپەلێکی دنیا هەبێ خوێی چێشتەکە نوقسان بڵێ خوای خوێی چێشتەکەشم بۆ بنێرە نەکار خۆراکەکە ئارد و برنج و گۆشتەکە خوای خوێیەکەشم لە تۆ دەوێ حتى يسأله الشعث عليه إذا انقطع بيلاوكات قيتانكي بصرابنكي يكون ببلا خوات تاو داوال لي دكم اوشم وشار سركي خو اوشي بي خوشا مالا والله الشرم دكم باسي بيلاو قيتاني بيلاو جل لا خوابكم خو بي خوشا كاكا بلكو وكو موسى يقدر قبل هم بيبخشي لقد اوتيت سؤلك قال قد اوتيت سؤلك يا موسى تشي داوات كر هموي جب ذكرى خو همو داوا كاني بيبخشي همو يعني بيبخشي دعاء كان جيراب ولقد مننا عليك مرة أخرى قرآن شن وردا أما سورة طه آياتي 25-36 موسى بيرد بي إيم زور چا كمان لقل تو كردوا أو كاتي تو منال بوي خو ندزاني دنيا چيا خو زمان النكرابوا خو ملوت كيك ويتازل دايك بربيتوا من أو وقت لطفهم هبو لقل تو دا أو وقت لدستي فرعون باراستمي أو وقت كسي بشوان تا دقراب بتكوجي من باراستمي لماضي أو بخيوم كردي خوان محبته خوشويستي مقصد ليانا وبتباريزن ئێستا دەستت بەرز کردوتەوە لێم دەپاڕیتەوە چۆن دوعاکانت ڕەت دەکەمەوە خوای وەڵڵی هەر یەکێکیش لە ئێمە وا بووین ئەو وەختەی مناڵێکی ساوا بووین خۆ لە تۆ نەپاڕابووینەوە کە منەتت کرد بەسەرمانە فێرت کردین شیری دایکمان بمژین یەک پارچە گۆشتت هێنا پڕت کرد لە پاکترین خواردنی سەرزەوی کە شیری دایکمانە بۆ ئەوەی ئێمە پێگەورە ببین ئەو هەموو محبەتت خستت لی دایک و باوکمانەوە ئەو باوکە ئامادەیە جاری وایە چی قبوڵ دەکات لە پێناوی پارێک نان بۆ منی مناڵە خوات منەتێکت بەسەرمانە بووە جا خوا تۆ داوان نەکرد بۆ ئەوەی پێبەخشیوی ئێستا بیناسی و داوای لێ بکەی ئومێدت پێبێت چۆن دەستت بە خاڵی ڕەوان دەکاتەوە بەخوا خاڵی ڕەوانی ناکاتەوە ئەزیزی موسڵمانم مانگی ڕەمەزانە مانگی دوعا قبوڵ بوونە پارشێو هەستە و پێش پارشێو چەند دوعایەک بکە بەربانگ دوعا خەریکی قسە و باس و جگەرە داگیرساندن مەبە ئەوەندە مەشغوڵی خواردنەکەت مەبە بۆ حەددا کات تەرخانکە پێش ئەوەی دوعاکەت ڕۆژوەکەت بشکێنی هەر ڕۆژە دوعایەکی تایبەت بکە زۆریش دوعا بکە موسا ئەو هەموو دوعای کرد خوا فەرمووی هەمووی ژیرا بوو بەڵکو ئەو لەحزەیەش بۆ تۆ ڕێدەکەوێت ئەو خوایە خوای موسایە و خوای محەممەدە و خوای منە و خوای تۆیە و خوای هەموو بەندەکانیەتی بیناسا عەبید مەبە بەڵام عیباد بە ساڵح بە دوعا بکە بۆ خۆت بۆ منداڵت بۆ هاوسەرت بۆ وڵاتت بۆ کوردستانت بۆ نیشتیمانت بۆ ئەمنی وڵاتت بۆ بەرەکەت و ڕزق و ڕۆزی زۆر داوا بکە هەر دوعاکان با تاک نەبن بەخۆتەوە خەڵکی کەش بە تایبەت لە خێزان و دەورو برد لە بیرت بێ هیچ شتێک بە زەحمەت مەزانە بۆ ذاتی ئەڵڵا پیاوێکی ساڵح و خواناس بە ناوی ئیسماعیل زەواج دەکا لەگەڵ ئافرەتێکی ساڵح و بنەماڵەیەکی بەڕێز و دینداردا خوا گەورە منداڵێکیان دەداتێ بە ناوی محەممەد بەڵام هێشتاکانە ئەو تازە لەدایک بووەم ئیسماعیل وەفات دەکا ئافرەتێک هەموو هیوا و ئومێدی دنیا یەک تاقە مەلۆت کە یەکە کوڕێکە ناوی محەممەدە بە ناوی خۆشەویستەوە ناویان ناوە محەممەد صلی الله عليه وسلم باوکیشی نەماوە چاوەڕێ ئەوە نییە کوڕەکە گەورە بێ و کەسابەتی پێ بکاوە لە جێتی باوکی بیژێنێت دەڵێ خوایە
خۆزگام کوڕم گەورە بێ و خزمەتی دینی محەممەد بکا بە عیلم و زانست وەقفی بکەم بە خزمەتی شەریعەت بەڵام مناڵ چەند مانگانەیە و سوبحان الله تووشی نەخۆشی دەبێ و چاوی نابینا دەبێ مناڵەکە نەک پێ ناگات کوێریش دەبێ هەردوو چاوی لەدەست دەدا بەڵام دایکی خوانە شەو ڕۆژ بەردەوام بە دانیشتنەوە بە پێوە لە دوای نوێژەکانی عیبادەتەکانی بەس دوعا دەکا یا ڕەبی خوایە هیچ شتێک لای تۆ زەحمەت نییە خوایە چاوی ئەم محەممەدەم بۆ چاک بکەیتەوە خوایە ئەو چاوە نابینانە بەم کوڕم بەخشیتەوە بەڵکو لە عیلم و زانست و پەڕەی قورئان و کتێب بێبەش نەبێ لە نور و ڕۆشنایی چاو بێبەش نەبێ و عیلمی پێ ببینێ زۆر بەدڵەوە لە خوا دەپاڕێتەوە بە ئیخلاص لە خوا بپاڕێەوە شەوێکیان حەزەتی ئیبراهیم پێغەمبەر لە خوا دەبینێ پێی دەفەرمێ يا هذه قد رد الله على ابنك بصره بكثرة دعائك فلان كس فلان آفرد حضرت إبراهيم بيدا فرمي خواي قورا بو همو دعائك ورز نبوي لدعاك إنه هلا خوا بارايته وتشاوي كركدي تشاك كردوا دايك أم خبر خوش هذا بيستي لخوش أنا رادة بره هل دستيو سيدك أخوا كمحمد يبل مالوتك هل دستيو سيدك سبحان الله تشاوى كاني بينابونوا تشاوي تشاك بوتوا أو كرة محمد كرة إسماعيل إمام بخارية بو بوزاتك صحيح بخاري نوسيوا هم جمعي لخصمة فرمودكاني دادبين أمن يجيب المضطر إذا دعاه ويكشف السوء ويجعلكم خلفاء الأرض أإله مع الله قليلا ما تذكرون شيء ولامي كسيك بداته كمضطر المضطر زاني شيء قتابيك واخريكي امتحانات همول شيدلقتيتي ناراحتها مضطرة نخوشك فحسكاني هشتا در نشو قلقا خواد بباق بيان خراب بي در معنى كان تشاق بنيان خراب بن ام دكتوري دسم ولا يبقلكم بيان نا ام مزقوتي دسم تاريتي دا دم خواد قصي خيري باشي تياب بيستميان فكريكي تندروي مضطري ها قلقي ناراحتي خليك لك يوم هاوار بۆ خوایەک بەرەکە ئەڵڵایە غەیری ئەو کەسی تر مەناسە دێ بەهاناتەوە بەخوا دێ بەهانەوە هاوارتەوە ئێمە زۆر جار بەداخەوە ئەوەندەی هەممی ڕزقمانە دەی بەردەواملێکی دەدەینەوە ئەم ساڵ چەندم دەستکەوێت ساڵی داهاتوو چەندم کەوێت خەمت بێ خەمەکەت با کەسابەت بێ هەوڵی خۆت بدە کەسابەتی خۆت بکە ئەوەندە کافێ لەسەر شانی تۆ لاچوو هەوڵی خۆت بدە خەمی مستەقبەلمانە ئای داهاتووی خۆم و مناڵەکانم بابە خەمت هەبێ پیان بخوێنە ئەدەب و ئەخلاقی جوانیان فێر بکە ئەوەی تری بەخوا بسپێرە بەخوا 10 ساڵ کاسبی بکەی لێک شوێنە دایدەنێیتەوە ئەگەر خوای گەورە مەیلی لێ نەبێ پشتیوانی نەبێ چەندە خەمی مستەقبەلی مناڵەکان بێ ئەڵڵا پشتیوان نەبێ هەر ناگەنە هیچ هەیە باوشی نییە ئەمجارە بێتە زانایەکی گەورە هەیە هەموو دنیا لە پشتێتی نابێ بە هیچ خەمی مستەقبەل خەمی ڕسق خەمی دنیا ئەوانە واز لێبێنە خەمی یەک شتت هەبێ کەیفە تورضی الله خوایە تۆ چۆن لێم ڕازی بی فإذا أرضيت الله رضي عنك وأرضاك وكفاك وأغناك وكشف ما نزل بك وأغناك بخوا همود بۆ جێبەجێ دەکا زۆر جا ئینسان دەچێتە لای کەسێک شکوای حاڵی خۆی دەکات یا ڕەبی خوا بۆ ئاسانکە جا تۆ بۆ ڕاستەوە خۆت بۆ خۆت داوا لە خوا ناکەی خۆت کارەکەت بسپێرە بەخوا بابەتێکی زۆر گرنگە دوعاکردن کۆتایی وتارەکەم بەم بەسەر هاتە ڕاستەقینە دێنم بۆ سوکنایی دڵ و دەرونی هەموو لایەکمان زانا و بانخواز و وتاربێژی بەناوبانگ شێخ محەممەد ئەسڵاوی کە لە میسرە و ئێستا زیندووە بۆمان دەژێڕێتەوە دەڵێ لە قاهرە بووم لە ئەسکەندەرەی میسر بووم سەفەرم هەبوو بە تایارە سەفەر بکەم لە مەتاری نێودەوڵەتی قاهرەوە بۆ یەکێک لە وڵاتانی ئەوروپا بەکارێکی بانخوازی و داوای ئیسلام بچم لەو کاتەدا کەوا لە ئەسکەندەریە بەڕێکەوتم سەعات 10 شەو بوو بۆ 2 شەو دەگەیشتمە قاهرە دوای نوێژی بەیانی تیارەکە دەردەچوو ویستم بۆ ئەوەی پێش لەوێ پێش وەخت حازر بم و دوانەکەوم پشوێکیش بدەم لە 4 سەعاتە لە سیارەدام زۆر شەکەت دەبووم تەلەفۆنم بۆ مامۆستایەکی برادرم کرد کە ئیمامی مزگەوتێک بوو لە نزیک مەتارەکەوە پێم وت دەرگای مزگەوت کراوەتەوە وتی بەڵێ وتی بۆ وتم وڵا دێم سەفەری قاهرە دەکەم و لەوە بە مەتار دەڕۆم بۆ دەرەوە وتی وەرە ماڵی خۆمان وتم تۆ عەزیان نادەم مادام دەرگای مزگەوت کراوەتەوە ئەچم لە مزگەوتی استراحەت دەکەم و نوێژی بەیانیەکەشم لەوێ دەکەم و ئەم جارەکانە دەچم بۆ مەتار هێشتا کاتی ماوە وتی ماڵی خۆتە و مزگەوتی خۆتە سەعات 2 شەو چوومە مزگەوت هێشتا 2 سەعات شەوێکی 2 سەعاتی شەو زیاتر مابوو چووم و لە مزگەوتە گڵۆپەکانیش کوژاونەوە گڵۆپێکم هەڵکرد
سیرەکەم لە سوچێکە کەسێک دانیشتووە گەنجێک دەدوعا دەکا و لە خوا دەپاڕێتەوە و دەگریا و دەلاڵێتەوە کەسیشی لا نییە لێ نزیک بوومەوە سەلام لێ کرد وتم کاکی گەنج بۆ وا دەگری بۆ مەحزوونی وتی برای بەڕێزم منی نەدەناسی سەری بەرز نەکردەوە وتی گرفتێکم هەیە بەخوا هیچ دەرگایەک نەبوو لەم شەوەدا هانای بۆ بەرم وتم گرفتەکە چییە وتی بەیانی سەعات 9 خێزانم نەشتەرگەریەکی گەورەی بۆ دەکرێ پێویستیم بە 15400 جونەی هەو هیچی شک نابم واللهی هیچ دەرگایەک نییە ڕووی تێکەم بەم شەوە داوای قەرز لە چێ بکەم کە نیمە بیدەمەوە داوای کەس و کارێکی ئەو تۆ منێ دەوڵەمەند بن و هاوکاریم کەنەوە خۆم هەژارن هاتووم لە خوا دەپاڕێمەوە کارم بۆ ئاسانکە هاتووم بەم نیوە شەوە ڕووم لە قاپی خوایە ئەڵە زۆر بەکوڵ هەموو لەشی لەگەڵ گریانادا لەرزی کە قات دەستەکانی بەرزکردەوە بەلای خوا وتم دوعا بکە و بێخەم بە کاری خۆت بسپێرە بە ئەڵڵا چوم لەلایەکەوە هەندێک شەو نوێژم کرد و دوای منیش لێی خەوتم ماندوو بووم بانگ بێش کە بانگی بەیانیدا خەبەری کردمەوەتی کاکە وەختی بانگی بەیانی هەستە نوێژی بەیانیەکەت بکە ئیمامی مزگەوتەکەش پەیدا بوو چاکو چۆنی و مەرحەبایەکی گەرممان کرد و وتی دەبێت ئیمامەتیەکەمان بۆ بکەیت دەنگی تۆ لە دەنگی من خۆشترە با خەڵک لەزەت لە دەنگە خۆشەکەی تۆ زیاتر بکەن وتم من ماندووم و میوانم وتی کاکە سوڕەتێکی کورت بخوێنە ئەگەر ماندووی بەڵام بە هەر خەڵک حەز دەکات گوێی لە دەنگە خۆشەت بێ قبوڵم کرد و لەسەر ڕەزامەندی و تەکلیفی ئەو چووممە ئیمامەتەوە نوێژێکی بەیانی زۆر خۆشمان کرد لە خزمەت قورئاندا دوای نوێژەکە خەریک بووین هەر کەسە لە شوێنی خۆی تەسبیحاتی دەکرد کابرایەک هات و وتی مامۆستا من لەو شوقەیە تەنیژ مزگەوتەوەیە لە قاتی شەشەمدا تازە ئەو شوقەیەم کڕیوە زۆر لە هەموو کەناڵاتی فەزایی و لە ئەنتەرنێت و ئەوانەدا متابعی وتارەکانت دەکەم مشتاقم ڕۆژە بتبینم مەجالم نەبوو بێم بۆ ئەسکەندەریە بۆلات ئێستا ئەم بەیانێ لە شوقەکەی گوێم لە دەنگت بوو زانیم دەنگی تۆیە بە پەلە دەستنوێژم گرت و هاتووم فریای هەند بڕکاتێک لە نوێژەکە کەوتم هاتم زیارەتی دەستت بکەم و سوپاست بکەم بۆ ئەو وتار بە سوودانەی ئەوە مامۆستا یەک تەکلیفیشم هەیە وتم کاکی من فەرموو من جەناب ناناسم و تەکلیفت بە من بکرێ لە توانادا بێ و دەسەڵات بێ و کاری کردن بێ بەسەر چاو وتی مامۆستا گیان 15400 جونەی زەکاتم لایە واللهی ئێستا دەدڵ مابوو بیدەمە دەست جەنابەت بەڵکو تۆ فەقیرێک بناسی خەڵکێک هانات بۆ دێنێ ڕوود تێدەکا ئەم پارەیەم بۆ زایەکەی ئەڵێ یەکسەر بیرم کردەوە خوا من لەسەر سەفەری ئەوروپام و شوێ دەڕۆم پارە لەگەڵ خۆم بەرم هاتم سەعات 2 شەو گەنجێک لێرەدا دەگریا محتاجی پارەیەک بوو بۆ نەشتەرگەری خێزانی ڕێک پارەکەش وا بزانم ئەوەندە بوو ئەڵێ سێرم کرد لە گۆشەی مزگەوتەکە هەر لە شوێنی خۆیاوە خەریکی دوعاکردن و پاڕانەوەیە چووم و لێی نزیکمەوتم تۆ گەنجەکەی شەو نەبووی کە سەعات 2 هاتم وتی بەڵێ وتم پارەکەت چەند بوو کە پێویستت بوو وتی 15400 جونەی بوو سبحان الله ڕێک قیاسەکە ئەوە بردم بۆ لای کابرای دەوڵەمەند باسەکەم بۆ ژێڕایوتم سەعات 9 نەشتەرگەری خێزانی دەیە من نیوە شەو هاتم ئەو پیاوە لێرە دەگریا قورئان ئیمام بە زۆر منی پێشخست و ئیمامەتی پێکردم هەموو ئەم کارانە خوا کردوێتی پارەکەت بخە دەستی ئەم پیاوەوە هەر سێکمان دەستمان کرد بە گریان کابرا وتی والله یەک هەفتەیە ئەو پارەیەم پێیە یەک هەفتەیە چوومە بەردەمی ماڵەکە پارەکەم جێڕاوەتەوە نەمداوە خێزان لەی کوڕە پەلەی لێ بکەنەوە شتێک بێ ئەم پارێ زەکاتی ماڵە حەد ئەمڕۆنا ئەمڕۆ ئەم بەیانیە بەدەنجی تۆ هەتا ئامادە نەبووم بێم بۆ نوێژی بەیانی لەشم زۆر دێشتا بە قورئان خوێندنەکەی تۆم تەئسیری تێکردم و لە شوقەکەوە هاتمە خوارەوە گەیاندی ئەڵڵا ئەمانە هەموو دەکا سەفەر بەو دەکا دەیگەێنێتە مزگەوت ئیمام تەکلیف دەکا ئەو لەوێ دەپاڕێتەوە ئەو پارە دێنێتە خوارەوە ئەمەن یوجیب المضطر ئیذا دعاه چێ هەیە جگە لە ئەڵڵا بەهانە و هاواری لێ قەوماوێکەوە بێ کە غەیری قاپی خوا قاپی کەس شک نابە زۆر جا پرسیاری ئەوەش دەکرێت دوعاکەم زۆر دەمێکە دەکەم و گیران نابێ ئەوەی داوام کرد خوای گەورە ئەوەی پێ نەبەخشیم وڵامی ئەو پرسیارە بۆ وتاری داهاتوو بە ئینشاءالله لە خزمەت قورئان و سیرەی پێغەمبەراندا بزانین خوا ئەمەمان چۆن بۆ باز دەکات یا ربی خوای پەروەردگار تاعەت و عیبادەتمان قبوڵ کەی یا ربی خوا لەم مانگی ڕەمەزانەدا لە شەرەفمەندیەتی دوعاکردن بێبەش نەبین زۆرترین دوعا بکەین زۆرترین گیرابوونی دوعاکانمان پێ خەڵات کە یا رب العالمین یا ربی خوای هەر کەس نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری یا ربی خوای هەر کەس نەخۆشە خوای شیفای بەخێری بۆ بنێری هەر کەس دڵتەنگە دڵخۆشی کەی هەر کەسێ وەکو ئەو ئینسانە ئاوا داما و لێ قەوماوە یا ربی خوای خۆت بێ بەهانە و هاواریەوە محتاجی قاپی ڕەحمەتی خۆت نەبێ محتاجی قاپی هیچ بەندەیەکیمان نەکەی خوای محتاجی دەستی نامەردانمان نەکەی
یا ڕەبی خوا بەخشندەکان زیاتریان پێ بەخشی ئەوانەی دەستکرد و هەژارن خوا دەرگاکانی ڕزق و ڕۆزیان زیاتر لەسەر بکەیتەوە ئەم کوردستانەمان پڕ لە ئەمن و ئەمانکەی ئەم مزگەوت و ماڵی خوایانە بە ئەمن و ئەمانەوە لە وڵاتی کوردستان و کوردەواریەدا خوایە ئاوا عیبادەتەکانی تۆیان تێدا بکرێ ئاوا جومعە و جەماعەت بە ئەمن و ئەمانەوە لە کوردستانمانە بکرێ هەموو ئەو کەسانشکەوە دەستێکیان هەیە قسەیەکی خێریان هەیە لە پاراستنی ئەمن و ئەمانی کوردستاندا لە ئاوادارکردنەوەی وڵاتدا یا ڕەبی خوا مۆفەقیان کەی ئەوانەی خراپ و لار و لەوێرن خوا هیدایەتی ئێمەش و ئەوانیش بدەی آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.